لە هەرێمێکدا کە ژێر خاکەکەی دەریایەک لە نەوتی ڕەشە، خەڵکەکەی بەدەست گرانبوونی بنزینەوە دەناڵێنن. هاوڵاتیان ناچارن بۆ 1 لیتر بنزین نرخێکی خەیاڵی بدەن. بەپێی زانیاریەکانی پەیام، ڕۆژانە بڕێکی زۆر لە نەوتی خاو کە دەبوایە بۆ پڕکردنەوەی پێداویستی ناوخۆ و دابەزاندنی نرخی بنزین بەکاربێت، دەچێتە بە دەستی پاڵاوگە تایبەتەکانی حیزبە دەسەڵاتدارەکان و لەوێەوە بەشێکی زۆری بە مەبەستی قازانجی زیاتر هەناردەی دەرەوە دەکرێت. ئەمە شوای کردووە نرخی بنزین لە هەرێمی کوردستان بەراورد بە ناوەڕاست و باشووری عێراق زۆر بەرز ببێتەوە. بەپێی زانیاریەکانی پەیام، حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بە ناوی بەکارهێنانی ناوخۆ ڕۆژانە 50,000 بەرمیل نەوت لە عێراق دەگرێتەوە، بەڵام هاوڵاتیان چاویان بە 1 لیتر ناکەوێت و هەر بە کاڵی دەدرێتە پاڵاوگەکانی کار و لانازی سەر بەدەسەڵاتی هەولێر. شارەزایان دەڵێن ئەگەر ئەم بڕا بە نرخی حکومی بخرێتە بازاڕەوە، نەک تەنیا پێویستی خەڵک پڕ دەکاتەوە، بەڵکو نرخی بازاڕیشدا دەبەزێنێت. بەڵام لە ئێستادا بەشێکی زۆری بۆ تورکیا دەنێردرێت و کەسیش نازانێت داهاتەکەی بۆ کوێ دەچێت. ئەمە جگە لەوەی لە هەندێک لە بازگەکان پارە لە تەنکەرەکان وەردەگیرێت کە ئەمەش ڕاستەوخۆ نرخی بنزین گران دەکات. هەر بەپێی زانیاریەکان، ڕۆژانە 400 تەنکەر بنزین لە پاڵاوگەکانی لاناز و کارەوە دەچێتە تورکیا و 1 دۆلاریشی بۆ خەزیێنەی گشتی نییە، لە بەرامبەردا بنزینی نۆرماڵ کە خراپترین جۆری بنزینە بە نرخی گران و بە 1050 دینار بەناوخۆی دەدەن. ئەمە شوا دەکات ئەو دوو پاڵاوگەیە مانگانە نزیکەی 80 ملیۆن دۆلاریان لە داهاتی ناوتی ئەم هەرێمە دەست بکەوێت. وەزارەتی سامانە سروشتەکانیش پاکانەی داپۆشینی کارەکەیان بۆ دەکات. هاوکات وتەبێژی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم ڕایگەیاند گرانبوونی نرخی بنزین کاتیە و هەرزان دەبێتەوە، بەڵام تاوەکو ئێستا و دوای قسەی وتەبێژەکە 1 دینار لە نرخی بنزین هەرزان نەبووە. بەپێی زانیاریەکانی پەیام، کێڵگەی نەوتی خۆرمەڵا کە لە ژێر کۆنتڕۆڵی کۆمپانیای کاردایە بەرهەمهێنانی ڕانەگرتووە و پاڵاوگەکان بەردەوامن لە کارکردن، کەواتە کێشەکە لە ئیدارەی دەسەڵاتداراندایە. کاتێک بەرهەمهێنان لە ئاستێکی بەرزدایە، بۆچی دەبێت خەڵک لە وڵاتێکی نەوتیدا لیترێک بنزین بە 1200 دینار بکڕن؟ گرانکردنی بنزین سەلمێنەری ئەوەیە قەیرانەکە دەستکردەوە و بەرپرسان لە پشت گرانبوونی نرخەکەون. ئێستا هاوڵاتیان باجی چاوچنۆکی دەسەڵاتداران دەدەن، لە کاتێکدا هەموو ڕێگاکان بۆ دابینکردنی سوتەمەنی بە نرخێکی هەرزان لەبەردەستدان و ڕۆژانەش لە عێراقەوە بڕی 50,000 بەرمیل لەوت بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی ناوخۆی کوردستان دابین دەکرێت. کاتێک شەفافیت نەبێت و سامانی نیشتیمانی بۆ بەرژەوەندی کەسی و حیزبی بەکاربێت، ئەنجامەکەی دەبێتە هەڵتەکاندنی گیرفانی هاوڵاتیان.